پندێکی کوردی هەیە دەڵێ ماڵت ماڵ نەبێ بەس بازارت بازار بێ. ئەم پندەیە بۆ ئێستا هەرێمی کوردستان و کاسبکاران زۆر گونجاوە. بزانین داواکاری کاسبکاران چییە بۆ ئاسایی بوونەوەی بازاڕەکانیان. لە بەیانیەوە 3 پارچەم فرۆشتووە، ملیۆنێک و 100,000 کری دوکانە. دەسمە هەر دوکانە دەبین و خاوەنی دوکانەکە دانیشتووە لە نێو دوکانەکە یان سەیری تەلەڤیزیۆنەکەکە یاخود مۆبایلەکەی بەدەستەوە. یا ڕەبی خوایە وەزعەکەمان باشتر کەی لەو کاتەی هەخراپتر نەکەی. بای 22,000 فرۆشتە، کرێشم ڕۆژانە 50 دلارە. حکمی کوردی بەداخەوە یعنی لە سەدام یا گەبرێم زاڵمتر و ستەمکارترن، یعنی ئەگەبرێم دەستترن. نەوەزعی بازاڕی چا کردووە نەمەعاش ئەستی ڕۆژجارێکەیە ئەمە ناوی حکومەت نییە، تێگەی ئەمە تەنها ڕاوڕوتێکە لەم میلەتە ئەکرێت و هیچیکە. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتە نەبێ عەزیزان و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر بەیەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. پندێکی کوردی هەیە دەڵێ ماڵت ماڵ نەبێ بەس بازارت بازار بێ. ئەم پندەیە بۆ ئێستا هەرێمی کوردستان و کاسبکاران زۆر گونجاوە. کاسبکاران لە دوای قەدەغەی هاتوچۆ زۆرێکیان دەڕابی و دوکانەکانیان دەرگای دوکانەکانیان واڵا کرد. بەڵام لە هەو ڕۆژێک کە دوکانەکانیان کردوتەوە پەیوەندی بە ئێمە دەکەن کە کوزەرانیان زۆر خراپە بۆیەوەی کە هیچیش و کاسبیەک نییە. بۆی بەرنامەیەم ڕۆی پەیامی تۆم تایبەتە بە کاسبکارانی شاری هەولێر و بە تایبەتیش بازاڕی لەنگە کە بازاڕێکی میلی گەورەی شاری هەولێرە. ئەمڕۆ لە کاسبکاران دەپرسم وەسع و گوزەرانتان چۆنە؟ ئەخۆ ماوەیە کە موچە دابەش نەکراوە و موچە نەدراوە، ئێوە چۆن لەگەڵ دوکان و بازاڕەکانتان بەردەوامن؟ ئەگەر بێت تۆ مۆزای هەرێمی کوردستان بەم شێوەیە بەردەوام بێ، ئێوە ئەتوانن بەردەوامی بەکار و پیشەکەتان بدەن. بزانین داواکاری کاسبکاران چییە بۆ ئاسایی بوونەوەی بازاڕەکانیان. من لە ئەوان دەپرسم ئێوەش بینەر و بیسەرمان بن و بیسەری چیرۆکی ئەو دوکاندارانە بن. بازار و ئیش و کار چۆنە؟ بازار بۆ تۆ لە دوایام کەرەنتین و قەدەغەی هاتوچۆ لە دوای کە بازاڕەکانتان کردەوە بازار چۆنە ئێستا؟ پێشەچی بەخێراتتان دەکەم، بەڕاستی بازار ئێستا زۆر خراپە. بەس بیدایەتی ئەوەی کە کەرەنتینەشکە بازار تۆزێک باش بوو، تێدەگەی هەتا بەرەبەرەی بڵێن جێژنەش دەست پێ بکە بازار باش بوو لە ناو ڕەمەزان. بەس دوای ئەوەی کە کەرەنتینیان ڕاگەیاند لەو ناو جێژنە بازار زۆر خراپ بوو. ئێستاش دیسان کە کەرەنتینە کراوە دیسان بازار هاتەوە، بەڕاستی یعنی بازار زۆر خراپە، بە خۆتان دەیبینن یعنی کەسی تێدا نەیە. هەر جارێ قەدەغەیات چۆ ڕادەگەێنرێت دواتر دەکرێتەوە کاریگەری بەسەر زۆر کاریگەری. بەڵێ ئەروەڵا مەسەڵەن خەڵکەکە فێر دەبێتەوە بازار، دەزانێت بازاڕێ، بەس دیسان کە کەرەنتینە دەکرێتەوە بەڕاستی خەڵکەکە زەوقی نامێنێت لە بازار. لەم بابێ بازاڕیە دەتوانن چۆن کرێی خانووەکان کرێی بیناکانتان و هاوکات کرێی کارەبا و ئەوەن هیچ دەردەچی ئەگەر بێت وەزعەکەوە بڕۆ؟ نا بە قورئان بەخۆی ئەوڕۆ ئێستا ئەوڕۆ بە تایبەتی ئەوڕۆ لە بەیانیەوە 3 پارچەم فرۆشتووە، ملیۆنێک و 100,000 کری دوکانە.
لەوەرە چۆن دەیدەی ملیۆنە 100,000 ڕۆژی چەند دەکا ڕۆژ تقریبی ڕۆژی 60 تا 70,000 بەس مصرفمانە ئەوە کارە باو مۆلیدە و هەموو شتێک یعنی هیچ دەرناچێ بڕوا بکە هیچ دەرناچێ داواکاریتان چییە چیتان بۆ وڵی داواکاریمان ئەوەیە یعنی مابینی پارێزگاکان بکەنەوە بەڕاستی ئەی چۆن زۆر تەسیری ئێستا ڕێی مووسڵ قەپاتە ڕێی مەسەلەن بەغدا قەپە ڕێی کەرکوو قەپاتە ڕێی سلێمانی قەپاتە ئەگە ئەو ڕێیانە بکەنەوە خەڵکی بیانی دێتە ناو هەرێمی کوردستان ینی بەڕاستی بازار دەبێتەوە هەتا ئەو ڕێیانە قەپات بێتن ئەوە وەزعمانە دەسمەم دوکانە نووسیوێتی جەنتا 5,000 داشکان ئیتر گسوارات و بابەتانەی هەیە چۆنی برا کۆمەڵە داشکانە نووسیوە ئەم داشکانانە تازە ڕاگەاندووە یاخود پێشووترە ئێستا کە بازارتان چۆنە ئیشوکار چۆن دەڕوە خۆی ئەو داشکانە لەبەرەوەیەکە ئەو چەند ڕۆژە لەبەر کەرەنتینە وشتیوە بازار کەس بووە لەبەرەوە داشکان وشتیوامان هەمووی نووسیوە زۆربەی دوکانەکانیش زۆربەی ئەشیەکانی بەو ساری پێشتر نافرۆشتن کە پێشتر دەیفرۆش ئێستا کە تقریبان نیوە شتە کەمتر بەو بابەتە دەفرۆشتن نی داشکانەکان زۆربەی لەبەر ئەوەیە کە مەعاژنێ خەڵک زۆر پارە بەشتی ناداتن داشکان دەکرێتن هەتا شتەکەی بفرۆشێ پارەی کرێیەکەی دەربینی پارەی ئیشکردنەکەی خۆی دەربینی بەم بازاڕی ئێستا کە بێ بەم گوزەرانی ئێستای بازار بێ ئەتوانن کرێکەتان دابینکە بەخوای زۆربەی ماگان نا زۆربەی ماگان ئەوەیە لە بەرچ خۆمان کری دادنێن یانیش جاری وا هەیە پارەی کرێیەکەش دەرناچیتن پارەی وەی دەرناچی کە ئەشیاکەی پێبینینەوە یعنی ئەوە دەرناچیتن ئەتوو بچی ئەشیای خۆت پێ بکڕی و پارەی کرێش دەربچی هۆکارەکی چییە بازار بە تەواوەتی ئاوای لێ هاتووە پێ ئەوەی بێکەوە ساڵانێک کە دوکانتان هەیە لە چ کاتێکە بزەبت بازار تێگەچێت و خەڵک کەمتر لە ڕوو لە بازارەکە خۆی هۆکارەکەی ئەوەیە کە مەعاش نییە هۆکاری ئەوەشی کە ماوەک بوو کورد زیاتر لەسەوەی لێ ڕاهات بوو کە بە ڕەزیلی شتەکان بکڕیتن چونکە مەعاشەکەی کامل نەبوو پێشتر بە احتیادی دەژیا بەس مەعاشەکەی کامل نەبوو هەر لە ترسی ئەوە پارەی سرم نەدەکرد کە مەعاشەکەی نەمینێ یانیش کە مەعاشی وەردەگرنیوەی دەدا و قەردی بە شوێنە دەکرد بە تەواو کێشەیەکانی خۆی پێ بکڕی کە مەعاش و ئەوەش نەبوو خەڵک گەشەیە بکڕێ و کاتە دوکانەکان هەموو ئیشیان زایب دەبی زۆربەی تەمەشا ئەو ڕۆیەک شەمە تەمەشا لەنگەی دەکەی بە هەمووی سەد کەسی لێ پێشتر ئەو کاتانە یعنی مەجال نەبوو زۆر مشتری بەڕێکە یعنی یعنی سێسەی جوابی خەڵکە دەداوە باز ئێستا کام و خەریکی مۆبایل یانەوە تێ دوکاندارە پابجی دەکات لە بەرەوەی ئیشەکە زایی بوو یانیش پارەی کرێش دەرناچی زۆربەی دوکانەکان هەر ناولەنگەی چۆڵیان کردیە نزیکەی ناولەنگەی 1200-300 دوکانی تێدایە ئێستا کە نزیکەی 300 دوکان وا چۆڵی کردیە داواکاریتان چێتان بۆ بکرێت بەخۆی داواکاریەکە هەرەوەیە کە تۆزێک پارە بێتە ناو کوردستان ینی مەعاش بدرێتن خەڵکە کار بە احتیادی ژیانی خۆی بکاتن چونکە هیچکردنەکەی ئێرانە هەمووی لەسەر مەعاشیە یعنی لۆ نمونە ئێستای ما کەسمە مەعاش خۆر نینە بەس ئیشکردنی مە ئەلێرە هەمووی لەسەر مەعاشەکە خەڵکەکە مەعاشیە بوو پارەی لە بەڕک بوو دەتەن شتەکەی لەمە دەکڕی ئیسفادەی لە بۆ مەش دەبی دەسمە هەر دوکانە دەبین و خاوەنی دوکانەکە دانیشتووە لە نێو دوکانەکە یان سەیری تەلەڤیزیۆنەکەکە یاخود مۆبایلەکەی بەدەستەوە سڵاو لێ ببرا باشیت ئەگەر بیت ئێرە بووم باز بکەیت چۆناوە چۆن کابراڵێ بەبی ئیشی دانیشتوش وڵی بە پێشەشی بەخێراتتان دەکەین بەخێر بەسەر چاوان وڵی دانیشتمان چیە ئەگە کەسابەت هەبی دانانیشی بازارەکەش بۆ کەسابەتی شاتین دوکانەکانمان هەموو هەکراوەوە بەڵام بەتاڵ حیسابە لەبەرەوەی کەس سەردانمان ناکە بازارش بۆ لەو پەڕی خراپیە بزەوت کاتێک ئاوای لێ هات لە کێوە ئاوە بزەوت بازار خراپ وڵی لەگەڵاو بەلاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئەو پەتایە دومیش تەوزیع نەکردنی دابەش نەکردنی موچە دەورێکی زۆر هەیە کاریگەری هەیە لەسەر بژێوی خەڵک کاریگەری ڕاستەخۆ بەسەری شوکاری خۆ هەیە ڕاستەوخۆ کە ئەمن دینارێکم لە جیرفان نەبێ تۆ چی دەکڕی بە
با شلو گۆڕەی فرێدرابێ بە 200 دیناریش بێ کە پارە لە جیرفان نبی چ دەکڕی هەزارەها کەس وایە بڕ و بازاڕی سوورە دوکانەکان هەم ڕاستم کردێتەوە بەخوای وەکو وایە جیرفانت هەبێ قەپاقش لەسەرابی قۆسپەل لێدابێ بازار ئێستا ئاوایە ئاوایە قفلە نەکڕین هەیە نەفرۆشتن هەمووش دەگەڕێتەوە سەر دابەش نەکردنی موچە باشە تۆ ئەم قسەیە بە تەجربەوە دەکەی ینی بینیوتە کە موچە دابشکراوە ڕاستەخۆ بازار بژاوەتەوە ئەگەر ئێستا کەش موچە دابشکرێ بە تەکیت بازار دەبژێتەوە بەبێ شک بەڵام عین شتشکەشەیە ئەو خەڵکە لە وەزوەزە دەژی یعنی دائما ئێستا کە موچەت وەردەگری فکر لە موچەی داها مانجی داهاتووی دەکەیەوە ئایا وەردەگری یان وەرناگری ئەگەر وەربگری ببەردەوامی ئەو پارە لە جیرفانتە بەرنامەش لە دادەڕێژی سەرفی دەکەی مثلەنەوە 20,000 دیناری مۆلیدەیە 10,000 دیناری کارێبایی نیشتیمانیە ئەوە لۆ تەڕەیە ئەو لۆ نەخۆشیە ئەو لۆ کرێخانیە بەرنامی خۆت دادنێ بەڵام ئەتو ئەگەر ئەو مانگە دووەرگرت یا ڕەبی دەبی کەنجکە وەرگینەوە و بۆچی خەونێکی لێدی باشە پێم بڵێ ئەگەر بازارەکە ئاوا بێت وەکو ئێستاکە بێ ئێوە دەتوانن لە دوکان و کاسبەکانتان بەردەوام بن بۆی کە کرێی دوکانتان لەسەرە و کرێی کارەبای نیشتیمانی بەخدای بەخوای من لە جەماعەتەوە من دەناسن ئەم قەدیمم لە نۆتوتارە لەو بازارەمە یعنی دەکا 26 ساڵانە لە بازار بنین بازاری نیشتیمانەوە هەتا ئێستاکە ئەمە لەو بازاری ئەو لاوماتە ئێستاکە 2004 کە داعش کە تەبن هەولێری بازارەوانە بوو بەنسبەتەخوا من دوکانیشمێ دوکانەکە شەری خۆمە الحەمدولله بەڵام کابرایەکی وەشی منم 5 ساعبی 9 سەرخێزانم هەر هەمووش دەخینن بەس الحەمدولله برێن ئەو خیندنە نما مەساریف نما بە قورئان 4 تەڵەبەم هەبوو دووشم لە کولیەی بوو هەر هەموو ساریان وجیرا بوو ئەگەر بازار نوێ پارە لە چێ دەنی ڕۆژە قەردم کرد دوم قەردم کرد سێم قەرکردنیش دانەوەی دەوێت داواکاریتان چیتان بۆ بکرێت وڵی داواکاری چێ وڵا گە بە داواکاری بی کورە هەزاران کەس داواکاری کردیە یا ڕەبی خوایە پارەی ببارێنی دەبێ باشە چی بکەیت وەڵی دەبی شکوانەی خوای بکەیت یا ڕەبی خوایە وەزعەکەمان باشتر کەی لەو کاتەی هەخراپتر نەکەی هیوات بێنێ کە باشتر بێگە خراپتر نەبێت بە خودای زەحمەت والله ئەو جەنابە دوا بە خۆت دەبینی بازارەکە لە دیارە بەو خوای لە سەعات 2 دوکانم کردەوە سفتەحم نەکردێت تا ئێستا حەزەکەی تەسویر کە باتە ئەو لای تەسویر کە بزانە لە زەلامی زیاتری لێ لە فەرعییاننا لەکی بزەبت ئاوای لێ هاات ینی لە گوتیان گەرنتینێ لەو گەرنتینێ باشە کری دوکانتان سەنە ئاگە ئاوا بڕوە دەتوانن بەردەوام بن وڵا کرێ هەیە لە 800,000 دەست پێ دەکات تا میلیۆنە کونێوی چیتان بۆ بکرێ پێویستان بە چیە داوامان لەو حکوومەتی هەیە چارەسەرشی ئەو بازارانە بکەن یعنی واز عالمی بین وازی لێ بینیم بە ئەو فەقیرەیش خۆی بکاتن واستان لێنانە کێشتان بۆ وڵی کێشەکە چییە ینی ڕۆژێک دەلێن مەعاژنێ ڕۆژێک دەلێن گەرنتینە ڕۆژێک یعنی نازان سیاسەتی بەچ بکەن لەم تێدەگەی هەندێک شتێ ناگوترێنە ئەوانە سیاست دەکەن بە کەرنتین و بە سیاست دەکەن بە دەمامک بە ماسک ینی هەر ڕۆژە نەوع شتەکە حەزم لێ ئەو بازارە تەسویرکەی بزانە چەند زەلامی لێ و چەند ئافرەتشی لێیە یەک لە بازارە قەڵەباڵەکان ئەوە یەک لە بازارە قەڵەباڵەکان بازاری لەنگەی تۆ دوکانی پێڵاوت پێم بڵێ ئێستا کە بازار چۆنە بازارەکان کراوەتەوە بەڵامی شوکار چۆنە بەسەرتا بەخێر بێن دوکانەکان کرایتەوە ڕاستە بەڵام بازار نییە ئەو خەرگەی کە دێتن پارەیان پێ نییە باشە هۆکارەکەی چییە بزەبت هۆکار چێکە بازار نەماوە ئایا تەنها ڤایرۆسە هۆکارەیە نا ڤایرۆس هۆکار نییە بەس بێموچەی هۆکارە خەرک پارەی پێ نییە ئێستاوانەمە هەم دابەزاندی هەمووی عەفدەیەکی دیتمانە 10,000 نییە کەس پێی ناکڕێ پێشتر بە 17,000 بوو ئێستا کە بۆتە بە 17,000 بوو دەشفرۆشا و کێشەشی نەبوو
بەستە بە 10,000 هەڕاجمان کردیە کەس نایکڕی. ئەو داشکانەیە تەنها لە قازانج داشکانیان زۆر جار زەرریشە نا بە زەرەرە زۆرەرە تەبان ئێستا ئەوانم لۆ هاتیە سەرەوەی 10,000 بەڵام ناگەمە پارەکەی خۆشی نا بەخۆی ئێستا کە بە هەموو قوت بای 22,000 فرۆشتە کرێکشم ڕۆژانە 50 دلارە. باشە پێم بڵێ گەر ئاوا بڕوا بازاڕاوە بێت تۆ دەتوانی بەردەوام بی لە دوکان و شەکە وەڵڵا ناوەڵە کرێیەکم داوە کرێ ئەو کرێش نییە بدە ئەوڵە یەک کەچ کری پێ نادرێت. باشە چیتان بۆ بکرێت داواکاریتان چی ئێوە بەچی بازارتان دەبوژێتەوە؟ بازارێمە یەک موچە دووش ئەو دەواازانە بکرێتەوە عارە بێتن سلێمانی بێ دۆهۆچی بێ سەیشیمە لە سەروانەیە ئەوانی ژێستا نایە کەس نایە کوردی خۆشمان موچەی نییە و کەسش نایە شتکڕینێت. دادە پێم بڵە وەز و گوزەران چۆنە لەگەڵم بێ موچەیەوە مۆزایە وەزعی و گوزەرانی ئێمە چۆن بێ لەگەڵ ئەم بێموچەیە و بێ بازاڕیە بمانێ و نەمانەوێ ئەوەشی کە مەعاشی نییە چاوی لەوەیە کە مەعاشی هەیە وایە وانە ئێستا ئەگەر باوکی من مەعاشوەر نەگرێ من چۆن بێم شت بکڕم تێگەی ئەگەر باوکی من مەعاشوەر نەگرێم بازارە چۆنە جوڵێ خۆڕاستە هەمووی لەسەر کار و کاسبیە بەڵامی تر پەیوەستە بە مەعاشە و ئەمە پرسیارەکەم لە بڵێن ئەوانی کە ئەمجی لە تازیکە تازە هاتنەوە ساحی سیاسیوانێ ئەوان چی ئەکەن بۆ ئەم میلەتە پێیانەڵم ئەبێت چەند پێشمەرگەی تر لە نەبوونی کرێخانەکەی خۆی بکوژێ باشە ئەبێ من چەند مانگی تر بە ساحیبی خانووکەم بڵم لێم ڕاوەستە باشە ئەمە پرسیارە بۆ ئەوان ئێمە هەتاکەی چاوەڕێ ئەمانە بین و ئەمانە بێ شتێ بکەن من داوا لە حکومەت ناکەم و ناژڵێم 400 میلیارەکە کووا ناژڵێم بۆ مەعاش نایە باشە بەس منم پرسیارە لەوانەکەم ئەم وەزعەت تاکەی بەردەوامە بێ باشە و بە خەڵکی شەڵێم با هەستن بەڕاستی ناکرێ و نابێ ڕاست ئەڵەی بازار تێکەچێ وەزع تێکەچێ وەکو سووریامان لێ وەکو فلانە وڵاتمان لێ با لێمان بێ با بمرین با بڕۆین بەڵام مهم ئەوەیە ئەوەی دوای ئێمەیە با ئەوان خۆش بەخت بژین. ئەم حکوومەتی کە تازە باسێ کرد ئەمە بۆ 2 ساڵ زیاترە چێ حکومڕانیەکە چی کردووە بەڕای تۆ؟ هیچ شتێک تێگەی نەوەزعی بازاری چا کردووە نەمەعاش ئەستی ڕۆژ جارێکەیە تێگەی ئەوە چەند ڕۆژە ئەوە چل ڕۆژە چەندێکە ئێمە مەعاشمان وەرنەگرتووە و ئەو ناقستی خوێندن کە مەکاتەوە هیچ شتێکی پێ ناکرێت هیچ شتێک تێگەی ئەمە ناوی حکومەت نییە تێگەی ئەمە تەنها ڕاوڕوتێکە لەم میلەتە ئەکرێت و هیچیکە. وەزعی هاوڵاتی هەرێمی کوردستان چۆنە؟ وەزعی کرێچیەکان چۆنە ئەگەر هیچ باش نییە نەخێر من خۆم کرێچیم و هیچیش باش نییە نەخێر تێگەی یعنی بڕواکەیت کە دیەمە بازار ئەگەر هەرچەندێکم پێ بێ گریمان من هاتووم 500,000 پێ باشە زۆر دوور ناڕۆی 500,000 پێ بەڵام بڕواکەی ناوێرم سەرفیکەم بڕواکەی بەشە بۆ ناوێری ناوێرم چونکە لەبەرەوەی مطمئین نیم جاریکە بێتەوە جێگای و مەعاش بێ تێگەی بڕۆ لە مامۆسایە پرسە هەمان شتە پێڵە لە دکتۆرێ پرسە هەمان شتە پێڵە تێگەی نەسەیتەرا خاتە سەر بازار تێگەی بەڕاستی بەشەر ڕاست بڕوات و ویژدانمان هەبێ ئێمە دکتۆرەکانمە من ناڵم هەمویان بەڵام بەشێکیان تێگەی ئەگەرچی بازار نیە بەڵام دی خۆ ئەوان دکتۆرن ئەوان هاوکاری نەخۆشیان پێ ئەکرێ من خۆم چوومەتە دکتۆر تێگەی یعنی بینومە نەخۆشە بۆ پارەی پێ نەماوە تێگەی لەو کاتە ئەی چی بکات؟ باشە کەلوپەلەکان کاڵاکان ئێستا لە بازار گرانە؟ واللهی بڵم گرانە ئەو گرانە نییە تێگەی هەنێش بێگومان طبعا پارە نەبێ من ئێستا خۆم ئەگەر بەپاس بڕۆمەوانی ئەگەر 250 پێ بێ بۆ 250کەی کە دامێنم ئەبێ کوێ بماتێ ئێگەی نییە بازار هیچ وەزعی باش نییە بتێنێت من ئەو ناڵم خەڵک ئێستا ناوێرێ پارە سەرفکە ئێستا من یەک دەفتەرم هەبێ لە ماڵ و ناوێرم سەرفیکە داواکاری چۆ پێ دوای چۆنم وەزع چاکە بێ من داواکاریم نییە لە حکومەت بەس داواکاریم لەوانەیە کە ئەها تازەوە هاتوونە ناو ساحی سیاسیەوانی ئەوان بە ساحب غیرەتە زانم ئەوان بە ساحب وجدانە زانن ئەوان بە کۆی گشتی ئەم وەزع ڕاماڵن و ئیتر نەجاتمان بن بەڵام بە هاوکاری خەڵک.
بەڵێ زیان و خۆشەویستان ئەمەی بینتان و بیستان ڕاوسەرنجی بەشێ لە کاسبکارانی شاری هەولێر و بەتایبەت بازاڕی لەنگەیە کارێکی بە جۆرێک باز لە چیرۆکی ژیانی خۆی و باز لە گوزەرانی دەکات بەشێکی زۆریان ئەوەنە بێهیوان تەنانەت هیوایان بە حکوومەتی کوردی و بە حکوومەت و بەدەسەڵات و بە هیچی نەماوە من هەر لەگەڵ ئەم کاسبکارانە بەردەوامە بم دوای ناوبڕە کورتەیە دێمەوە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست. دووبارە سڵاتان لەبێ عەزیزان و خۆشەویستان من هەر لە نێو بازاڕی لەنگە و کاسبکاران بەردەوام دەبم و دەپرسم ئاخۆ ئیش و کار چۆنە قەدەغەی هاتووچۆ هەڵگیراوە و بازاڕەکان بەڕووی کاسبکاران کراونەتەوە بزانێ ئێستا کاسبکاران لە وەسع و گوزەرانی ژیانیان ڕازین بزانینەوەیان چ داواکاریەکیان هەوە بانگی ئێمەیان کردووە کە ئەوان بێبازاڕ و ئیش و کاریان نییە بزانین گلەیەکانیان لە ڕێگای مایکی ئێمە و بەرنامی پەیامی تۆ ئەمڕۆ چۆن بازەکەن و بینێری چیرۆکیانە بین و من هەنێندەی و بازاڕێ بەردەوام دەبوو ێوەش لەگەڵمان بمێنەوە. ئەرێ پێم بڵێ ئەم عەرەبانەیە هەیە بۆنی خۆشە لێ دەبارێ بەڵامی شوکارە چۆنە؟ والله بۆنی خۆشە بەس ئیشکاری سفرە ئەو بێ بازاڕی ئەو بێ مەعاشەیە یعنی معقول نییە لە حکوومەتەشی گەورە و گران بەناو حکوومەتی کوردی یعنی ئەو خەڵکە بەحسی ڕوخاند باشە ئەو تێکۆشان و خەبات و خۆی ڕۆشتن و شەهید و ئەو لە ئەولا لەو حکوومەتەی کوردی بوو حکوومەتی عراقی بوو پێشتر دەماگۆ کاکە حیزبی ئەوەی بەحسە باشە ڕژەیمی سەدامیە کوردی دەکوژی باشە ئەو خەڵکە ڕاپەڕینی لێ کرد کە حکوومەتی کوردی دروست بی باشە حکومی کوردی دروست بوو یعنی بەداخەوە یعنی لە سەدامی ئەگە برێم زاڵمتر و ئستەمکارترن یعنی ئەگە برێم دەستترن يعني معقولة أتولى الساعة 2020 يعني حافظ السار باش أو دعاتو السر بخوي إيش تأخذ ككت لو برينا متي بمعاشي وزليلي بجي باشا خلقك بازار كبازار أو حالة خلق خوش قبل صدامي بزماني صدامي بخوازي باشا هو حالة خلق بري خوزيون بس صدامي بس قالوا صدام ديجيان دي بس ديقول بعض السياسة مكا بس هو هر نك بعض السياسة أتبري كاكا معاش دنيا لولا كيس كله دروز كان تدقرن باشا يعني هر ناوي فصداي بكي دنقش نارازي أنا زوك بيدا كانوا أو ديمقراطية وهري مكو باي تختي دبي وەزعی پایتەختی دووبەی وەزعی هەولێر ئێستا چۆنە بەگشتی دوکاندارەکان؟ والله ئێستا بەخۆت لێ دوان لە هەندێک چیان وەگرتیە وەزعی هەمووان یان لەو پەڕی خراپی دایە باشە چیتان بۆ بکرێت بۆی وەزع باش بێت پێویستیان بە چییە دوکاندارە نێوەی کاسبکارە؟ بەخۆی چی بکرێت دوو حەل هەیە یان ئەوە تا حکوومەت حەلی یەکەمی دەکا حکوومەت و ئەو دوو حیزبەی دەسەڵات یان ئەوە تا حەلی دووەم میلەت حەلەکەی دەکا تێدەگەی حەلی یەکەم یانەوە تا پارتیەکێتی ئەو پارە دزراوانەی دەرێ دەینەوە باشە بەسەر ئەو خەڵکە ڕەش و ڕوت و فەقیر و بێحاڵی ئەو هەرێمەی دابەش دەکەن باشە وەزعی ئەو هەرێمەی باش دەکەن هەم لۆ دەسەڵاتی خۆیان باشترە ئەگەر حەلی یەکەم جێوەجێ بکەن تێدەگەی ئەگەر ئەو حەلەی جێبەجێ نەکەن هیچ حەلە چتیری نییە یانەوە تا خەڵک سەدامی چی لێ کرد ئەوان جۆ هەلێ دەکا حاڵیان
خەڵک زۆر پڕە خەڵک زۆر پڕە کەس پێی خۆش نییە حکوومەتش کوردی تێدەگەی بڕخێنی لە ناپسیکات حکوومەت خۆتە کوردیە زمانی خۆتە بەس ئەگەر لە سەدامی خراپتر بی و بەرەو باشبوون نڕوا ستەکەی یعنی هەروە بە بێدەنجی و بە زەلیلی و بە بێحاڵی خەرگەوە بە دۆرۆزەی کەتیە مارە پێشمەکەی دەناسمەوە بە دەرۆزەی کەتیە چەند ماگە معاشی وەرنەگرتیە مامۆستایە چەند ماگە معاشی وەرنەگرتیە دەستایەتی عەرەبانەی باشە چەند ماگە کرێمەوە لێی نەدایە کرێ خای نەدایە کرێ ئاوی نەدایە کرێ کارەبای نەدایە کاسبکارانی هەولێرەوەی کە تۆ باسی دەکەی بەڵێ پێم بڵێ تۆ عەرەبانەت هەیە بژێوی ژیان بکە دابین دەکەی ئەگەر بێت تۆ ئیشەی ئێستا وەکو ئێستا کە بێ بازاڕ و ئیش و کار دەتوانی بەردەوام بی لە میشەیان بە تەمای چی بکەیت قورآن سرد لێ سوڕ دەمێنێ سرد لێ سوڕ دەمێنێ یەک لەو حکوومەتەی دوو لەو بازاڕە یعنی نازانیت چ بکەی ینی لۆ ئێستا هەم حاڵەتی کوشتن زۆر بووە هەم حاڵەتی دەرونی زۆر بووە هەم گەنجەکانمان عایلەکانمان ئەوە دەستنە ئەوروپای هەلا ڕێک دەخن چێ بە خۆت دەبینی هەموو ڕۆژانە راپۆرت دەکرێت لەسەوەی فرانە کەس لە ڕووباری مرچ بوو لە دەریای مرچ بوو وەڵا ویستی بستە ئەوروپای ژیانش خۆشتر لێ خۆی دابینکە لەبەر چ لەبەر ئەو بێ حاڵی ئەو بێ وەزعی بەخۆی حکمی کوردی لێ و حکم دەکات خەڵک لە ژێرەوە حکمی هەڵدێ بەڵێ ئەمە چۆن وڵاتێک نەک هەڵدێ ئێستا خۆزگە بە سەردەمی بەحسی و سەدامی دەخوازی تێدەگەی یعنی ئەو دەبی کافرستانێک بی یعنی کفرە کفرە ئەتو حکوومەتە کوردی تابی ئەوەندە لی بێزار بی تێدەگەی ئەوەندە لە نهامەتی و لە زەلیلی و لە بێ حاڵی دابی خۆزگە بە سەدامی خۆزگە بە سەردەمی سەدام ڕۆژەی بەحسی بخوازی یعنی مع الأسف بەس چیتان بۆ بکرێت پێویستیان بە چییە ئەم خەڵکەیە پێویستی بەچێ بۆی گوزەرانی باش نارێم یەک حەل هەیە ئەویش ئەگەر حکوومەتی بەناو کوردی باشە دەسەڵاتدارانی کوردی بکەن ئەویش ئەو دوو حیزبەیە پارتی وێشێتیە هێنانەوەی پارەکانی دەرێ تێدەگەی پارەی بانق و ئەوەکان بابینەوە بەسەر خەڵکی دابشکەن موچەی ماگانەی خەڵکی باشکەن ئەو بە بازار دەبژێتەوە وەزعی خەڵکیش باشتر دەبی باشە بیمەی بێکاریە ئەو سلفەی زەواج و ئەوانە بجێڕنەوە بی وەزعی خەڵکەکەی باشبی ئەگەنا پێم وانییە خەڵگە هەب بە بێدەنجی ببینێتەوە مامەجان بازارەکان کراوەتەوە بەڵام وەزع گوزەرانی بازار و ئیش و کار چۆنە وەڵا لەو پەڕی خراپیە لەبەرەوەی ئەو نەخۆشیە بڵاو بوویتەوە لە سەر تاسەری دنیاە لێرەش جەنابیان و مەعاشیان پێ نادرێ ئەوەی مەسەلەکە و باشە یعنی بزەبت کارەکەی ئێوە پەیوەستە بە معاشەوە گەر معاشدا بەشکرێ ڕاستەخۆ بازارەکان دەبوژێتەوە بەخوای هەتا حدەچی کەم زۆر نا چکەمە ئێستا برێن معاملەمان لەگەر تورکیا و ئێرانە و کە نەتوانین بچی بێ و ئەو نەخۆشیە دەوری زیاتر بەڕێ من باشە بەشێکی زۆری دوکانەکان و تۆژ نووسیوتە تەنزیلات و داشکان ئەم داشکان و هەڕازمە بەست پارچێ بە 10,000 دەدەم دە ڕۆژە دوو پارچەم فرۆشتیە وەڵا لەو دوکانە هەبێ زارمەندی دانیش باشە کلێشتان لەسەرە کلێشمان لەسەرە ئەگەر وەزعەکە ئاوە بڕوا بزەبت ئاوا بێیش و بێکار بن دەتوانن بەردەوام بن لە کاسبیەکەتان بەخوای لەوانێ هەمانگە دوو مانجکە ئەم بە نسبەت خۆم ئەرێوەڵ باشە چیتان بۆ بکرێت داواکاریتان چییە وەڵا چێ جەمالێ دەگرێن و باسی چ دەکەن باشە باش دەرێت و لە ئەستێرێشکە دەژی برای عەزیزم وەڵام من لێرە دەژیم بەڵامی تر خۆت ناکرێ میلەتیش کڕ بێ هەبێ هەر داواکاریە بێ کاکە داواکاری لە چێ داوا دەکەیت چێ جواب بدەداتەوە باشە لەوەندە بێهیوای بێوای نەبمەی کورد وەزعەتەوە بێوان چ نەوە چێ تو داواکاریەوە ئەوگۆ شەو ڕۆژ مقابلەی خەڵکی دەکەن چێ جێتێ کەس جوابی داینەوە بەڕای تۆ چۆن چارەسەری ئەم کێشانە وەڵای چارەسەر ئەوگە خوایە بەهانەی و ملەتەی دابێ ئەو ملەتەش بەڕێ من مستحقە خراپتریشی بەسەر بێ حەقی نەگرتووە خوا بەهانەیەوە بێ وەڵای دیارە شەیتانە پێم بڵێ ئیش و کار چۆنە ئێستا کە بازار چۆنە لە دوای بۆی کار قەدەغیات شۆڵگیرە و بازارەکان کراوەتەوە زۆر خراپ بوو یعنی بازار هەر هیچ نییە یعنی ڕۆژانە هیچ نافرۆشی چکە کابرا مەعاش نایە ئەوە چەند ماگە 5 ماگە مەعاش نایە 4 ماگە چەندە کابرا پارەی پێ نییە خە بێتە بازاری چ بکڕی هیچ پێ نیە نالۆ چ بێتە بازاری پێشتر
بازار عیبینە معاش درا ئێستا معاش نییە عسران ئێستا و گرمەی بازارە کەسی لێ نییە یعنی دێ بەس دو پیاسەی دێ پارەی پێ نیە دێ لە مارێ بێزار بە دێجەوە چ دەگۆڕێت لە بازاری تەمەشا دەکا زار بەزار بەمەش ڕادەبێرن بەخوای بە دوکاندار ڕادەبێرن یعنی هیچ کرێ هەر گەلک زۆرە یعنی کرێ ئێستا 1,500,000 هەرنا باکری ببتەکە 800,000 ملیۆنە 700,000 هەر گەلک خراپە بازار یعنی هیچ نییە کێوە بە دیاریکراوی بازار ئاوە خراپ بوو بەخوای پێ لەوەتی باسی کۆڕۆنای دەکەن بازار هیچ نییە یعنی هەر هیچ نافرۆشە والله وەزع و گوزەران لەو پڕ خراپیە دەڵێ ماڵت ماڵ نەبێ بازارت بازار بێ بەس کا بازار نەما هیچ نەما یعنی وێران بووە بڕوان پێ بکە لە سبەینەوە بای 6 دەفتەر 7 دەفتەر ماش لە دوکانەکە لە سبەینەوە 13,000 فرۆشتووە والله کرێی دوکانەکەم 30,000 کرێی شاگردەکەم 15,000 ئەوە 45,000 بێ ئەوەی کارە باو مۆلی دە و ئەو چتانج ئەوە بدەلە ئەنجام منیش لە هەموو کەسێ باشتر بمڕەت بێ لە ناو لەنگای ڕنگ بێت لە هەموو کەس باشتر لەبەر ئەوەی ئیشی من ئیشی مەکسیە ئیشی مەکسی ئێستا مەوسمیتی لە بەیانیەوە برای تۆ 13,000 فرۆشتووە سوێندت لەسەرم نییە باش وەسع بۆ وای لاتۆ مامە لە بە دیاریکراوی لە کێوە وای لات لێ من مەپرسن کاکە بۆ لە ئێمە پرسن لە دار و دەستە بپرسن برایەکەمەوە بۆ وەسع بۆ وای لات بۆ لە ئێمە پرسن ئێمەی فەقیر وەژار چیمان بەدەستە باش ئێوە پێویستان بچی بۆی بازارەکان ببوژێت والله پێویستیمان بچی پێویستمان بە ژیانمان وەکو زاران بێ معاش بدرێ ئەوە بدرێ کاکە معاش دەبێت چێ شتەکڕێ ژن هاتۆ مەکسی بە 5,000 لەسەر بە دوو مەکسی بە 5,000 فرۆشم دوو مەکسی بە 5,000 فرۆشم والله هەر مەکسی 9.5 زەرەرە دەڵێن دوو مەکسی بە 5,000 فرۆشم کە دوو مەکسی 11,000 لەسەرمە سوێندت لەسەرم نییە ئەنجا ناژڕە ئەنجا ژن دێ دەپارێتەوە دێ مام سەید خێرت دەگاتی مەکسیەکەم دی ئەوەی ژیانەکە و های لاتەوە کاکەجێ باش چۆن ئاساییەکرێتەوە چۆنە مۆزە ئاساییکردنەوە بە ئێمە ئاسایی ناکرێتەوە بە هاوڵاتی هەژار ئاسایی ناکرێتەوە بە دار و دەستە ئاسایی یەکرێتەوە برام دار و دەستەکە ئاچاوێکیان لەو ملەتە بێ کەس هیچ لەگەڵ خۆی نابا کورە کەسمان هیچ لەگەڵ خۆمان نابین بەس عەمەلی ساڵح تەواوە کورە ژیانەکە هیچ نییە کورە هەمومان لە بیرمانچی من پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی بووم پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی بووم پێڵاوی لاستیقمان لە پێیا بوو هەمومان مەمنونی ئەو خوای بوون جیتال لاستیقمان لە پێیا بێ بەس ئەوەی شەرەف و ناموسی هەبێ لە ناویانە نەما کاکە ئەوان گەندەڵ و پیاو کوژ و ئەو جۆرە کەسانیانەوێ کاچی من وەزعەکەمان لەو پەڕی خراپیە ئەمن خۆم ناڵێم خەمی ئەو دراوسیانەتە کە خەریک هەمووی وایە کورە خەمی ئەو ملەتە کوردەمە قوربان بەسەر بوو کورە حەیامان چ والله پێمان شەرمە بڵێن کوردین کورە پێمان شەرمە بڵێن کوردین بە قورعان کوردایەتی نەما لەناو کورە پێشان کورد دەزانی چ قەدر و حورمەتێکی بوو کوا قەدر و حورمەتمان کوا ڕێزمان کوا تەقدیرمان لە هیچ جێیەک ڕوومانیەت سەر بڵند بکەین باشە خەتا کێیەکەوە ئێوەنە پێشمەرگەدێرینەکان پیاوێکی بە شەرەفیان نماوە ئەوەی تۆزە شەرەف و ئەوەی تۆزە غیرەت هەبوو لەناویانە نماوە برایەکەم پێشمەرگەی دێرین ئەوە کەسابەتی بنا هەموو لەشم خۆم ڕوتکەمەوە هەموو لەشم جێی ساتەوە و جێی برینە 5 ساڵ شۆڕشم کرد لە شاخ و داخە ئەوجا ئەوە کەسابەتەکەمە کورە برا کوردایەتی چێ و حاڵی چێ لە ساڵی 1970 لە ساڵی 1970 ئیستیخباراتێکمان گرت بە ناوی شەڕاد من نەعجاسم ئێستا ناوەکەیم لەبیرە بە بەتڵاوێشی بەریاندا لە ساڵی 1970 کورە کوردایەتی کەی کوردایەتی چی براجیان ئێوە کوردایەتیتان کرد کێ خواردی چێ خواردی دز و زەردە و پیا خراپ خواردی کاکە چێ خواردی براجان چێ خواردی کورە من کوردایەتیم کە کردووە بۆ ئەوم نەکرد لە ژیانمە شەڕی براکوژیم دژمنی شەڕی براکوژی بوو کورە ئەوان هەر هەموو ژیانیان بە براکوژی دەبەنە سەر کورە دەبەستا کورە لەگەڵ یەکات ساغ بن کورە لەگەڵ خەڵکات ساغ بن لەگەڵ خۆتانە ساغ بن کورە هیچ نابین لەگە خۆمان کورە والله بەس عەمەلەکەمان نەبین سەدام چی برد کورە سەدام هەموو عێراق لەسەر پەنجەی سەدام حوسێن بوو چی برد لەگە خۆی چی لەگەڵ خۆی برد پێم بڵێ براجان لێمان گەڕێت دەرمان گەلێک گرانە دەردی من لە هەموو کەسێک ئاسانترەکەوا من قساکەم بە بوێری من قساکەم دەردی من لە هەموو کەسێک ئاسانترە ئەجا ئەوها هاوارم لێ هەڵدەستێ ئەوەی کە دەردی گرانەوەنان نییە لە ماڵەبی خواوچیەکە قوربان چۆنی وەزع و گوزەرانی بازار چۆنە ئێستا
والله بازارە بەخۆتان تەماشایکەن کامیلەکەتان تەماشای ئەو سەرێتا و سەرکە لە چلیە تا سەتی دیارە بازارەکە بە عام دابەزیە لەگەڵ قەیرانە زۆر جاری ینی هەتا ئێستا بازاری هەمان نێتیە باشە بازاری لەنگا یەک لە بازارە زۆر قەڵەباڵغەکانە و بازارێکی میلیە پێم بڵێ لە شەڕی داعشەکەش ئاواز چۆڵ بووە هیچ کات ئاواز چۆڵیتان پێوە بینیوە زۆر باشتر بوو ئێستاش هۆکارەکەی ئەوەیە سەبەکەی ئەوەیە ئەو موچە نهاتیە زیاتر لە ملیۆنێک موچە خۆرمانەیە بەس تەئسیر لە 5 میلیۆن کەسی دەکا ژیانی هەمووان خۆشتر دەبی سوود بە هەمان دەگا ئافرەت دێ معاشی وەرگرتیە دێ لە من دەکڕی لەوەی دەکڕیت سوود بە هەمووی دەگا بەس کە ئەو معاشە نەدرڕاجیرە هەر سەبەبەکەبی تەئسیر لە خەڵکی دەکە بەم شێوەیە بەشێکی زۆری دوکانەکان داشکانیان کردووە تۆشیز داشکانێکە کردویان ئەم داشکانانە بۆچی کراوە لە ئێستادا ئەخر ئێستا ئەمە کە لە مانجی سێ ئەمە شە وەک جلی کوردی بچی لە ژوورەوە بزان چیت هەیە وەک لە جلی کوردی تەماشا ئەو هەموو جلی کوردینە ئەوە جلی کوردی عرایسە بەڵ ئەمە کە نەورۆز ئەوە شەمە هینا هەمووی مایتەوە لە سەرمان ئێستا مەسەرەن ئەوە دەرێ 50000 ژندەرە دەرێ من خۆم 50000 لە مارەدان یەک و کراسی بە 50000 وکڕم ئەجە بە هەموو شێوە بۆ جلی کوردی و بۆ بەهار ئاسایی بوو یعنی ئەوەندەی پێدەدا بە 50 بە 45 دەدایە 5000 چ خۆ 10000 چ خۆت خێر وەردەگرت و وەسەلام بەس ئێستا لەگەڵ قەیرانەی هەر چەندەکی داوا دەکەی خەڵک هەر دەرێ زۆرە یعنی وای لاتێمە لەگەم مشتری خۆمان قسەی دەکەین ئەگە بەلاشی بدەی ڕای لە ڕەنگەکەی نیە ینی خەڵکەکە بێت ینی قەیرانەکە وا تاسیری لێکەیتێ هەتا قڕقڕاگەی هاتیە ژیان ئەو هاژ ناستە سەری بە سەرعات پێدرە چیتان بۆ بکرێ پێویستان بە چییە چی بکرێ بۆی بازارەکە خەڵک هەمووی داوا دەکا ینی ئێستا وەک برم داوای چی لێ بکەین ینی بەس ئەو موچە بدرێ ژیانی خەڵک بە تەواو کۆنتڕۆل دەکرێت کە تو موچەت نەبوو مۆزەفێ دینار نییە لەبەرچی ئەوە 45 ڕۆژە دینارێک وەرنەگیرەیە تەئسیر لە من دەکا تەئسیر لە بەرامبەرم دەکە تەئسیر لە تو دەکە هەمووی دادەبەزی بەڕاستی لەو پڕی خراپیدایە یعنی ئێمە ئێستا لە بازاری لەنگا یعنی ئەمە بە حکومی بە خۆتان دەزانن پارەکە ینی دوکانمان سوتا ئەو ساریش بە حکومی ئەو وەزعە بەناو کۆڕۆنایە بەسەر ئەو ملەتەدا هات دوکاندار ئەهلی بازار وەزعی زۆر خراپە سەرای ئەوەی حکومەت هێرێم پارەکە وعدی بەمەدا لە کاتی سوستان کە لێمان لە زەریبە و لە عەقد خۆشبی هیچ شتێکی تا ئێستا بۆمان نەکردێت لە ئێستاشدا دەنگۆەوە هەیەکەوە نازانم پارەی کارەبایە چییە ینی دوکان هەیە بە ملیۆنی لۆ هاتەوە ینی هیچ حسابك حکومت لۆ ئوموری خەڵک ناکە ژیانی خەڵک ناکە نازانم تاکەی باش وەز و گوزەران بزەبێت لە دوای ئەم کەرەنتینە وای لێ هادیان بێموچەی یان چی وای کردوەوە ئاوا ناڕازی بن و کاسبکاران بەشێکی زۆری گلەی بێ بازاڕیانە بێ خۆی موچە بەڕاستی دەورە کاریگەری هەیە ینی بەڕاستی بەڵام خەڵک بەعام متمانەی نما هیوای نما ینی ئێستا تو تەمەشاکە بڕۆ بەو بازارە گوزەرکە بکە باسی نەخۆشی کۆڕۆنا دەکرێت کەس ئەستان باوری پێ نییە ینی متمانە نمایە ئەو دەسەڵاتەوای لە تاچ کوردی کرد کە متمانە نمینێ وەلا نەمینێ خەڵک لێرە وەلای نییە بەڕاستی ینی من ئێستا سەیرکە نەنیدە دەمامکەم لە دەمەنە دەستکێشم لە دەستا ئەنێ بۆ چ دەگرێتەوە کە ئەمن موچەم نەبی و بازارم نەبی و قوتی ژانی ڕۆژانەی ماڵ و مناڵم لەو بازارە پەیانەکەم کەواتە مردنم باشترە کاکە ینی ئەو خەڵکە سات لە دوای سات بەرەو ڕسوایی دەڕوا بەرەو زەلیلی دەڕوا ئەو شتێ بەرپرسە و دەسەڵاتە بەرپرسە کاکە ینی ئەمن ئێستا خاوەن شەیدم باوکم شەیدم موچە بێبەها و بێ ئەرسچەکە بە دایکم ڕەوا نابینی ینی کارەسات لێرە ئەوەیە کاکە باوکە شەهیدی چییە لە چڕێگەرە ئەنفالە بەڵێ ئێستا موچەی دایکیشتان بڕیوەکە لە ڕێ بەهۆی موچەوە بۆی بڵێ بۆی موچەوە دەژی کاکە هیچ بۆ تە پیرە دایکی ماڵە ماڵەیە بۆی موچەوە دەژی کاکە ینی ئەوە تو مانجی چەندەم ینی مانجی موچەی مانجی دوونیەدایە ینی کارەسات لەوە ینی نازانم تاکەی ئەو ملەتەش بە خۆی نایەتەوە چارەسەر چییە ڕایتۆ چارەسەر بەڕاست بێبرم چارەسەر چاوەڕانی ینی ئەوانە بەڕاست بێبرم مافیا ئاسا بیر دەکەنەوە چاوەڕانی سەهەڵتەکانی ئەحزابی کوردای لە ڕاست و لە چەپ بە ئەلمانی و بە ئیسلامیەوە بەڕاستی بێنم هیچ هیوایەک نییە ینی ئەو ملەتە هیوایەکی بە هیوای بە خەڵک نمایە ینی کەسێک نییە ڕێبەرایەتی ئەو ملەتەکە ینی هەر هەمووی بەڕاستی بە ئەلمانیت بە چەپت بە ئیسلامیت ینی کەسە خۆی ناکاتە خاوەنی ئەو ملەتە ینی ئەو ملەتە بێ خاوەنە بەڕاستیت پێ بڵم ینی ئەوانە 27 ساڵە ینی داهاتی وڵاتە سەر و ژێری ئەو وڵاتە دەزن و حەپەلۆژ دەکەن ینی کەسێک نییە بێتە بەرەی ئەو ملەتە برێ کاکە ئەرێکاکە لۆ ملەتە دەکەن ینی ئەو ملەتە ینی مەڕ ئاسایە بەڕاستیت پێ برێم میلەتەکە بێ خاوەنە بۆیە بەڵێ ئەکید بێ خاوەنەکە کە ملەت خاوەنی نییە برام هەنی بە ئەمە بەڕاستیت پێ برێنین باجی ئەوانەیە دەیدەین ینی 29 ساڵە بانی باجی بێ ڕێبەری و بێ خاوەنی دەیدەن چارەسەر چییە ینی باشە بەڕای تۆ چی بکرێت بۆ ئەو میلەتەیە ڕزگاری بێ لەم
والله يعني چارەسەر يعني چارەسەر کاکە لە کنەمەنێ چارەسەر لە کنەوانە برا ینی داهات لە کنەوانە ینی داهاتی شێر سەوی و سەرسەوی لە کنەوانە ینی هەرچی دەبینی ئەوانە نە لەگەر بەغدا پێک دێن کاکە ینی لە ناو خۆ ملەتەکە بر ینی فەرموو حکومەتی عێراق داوا دەکات دەرێ کاکە وەرن پێک دێن 400 میلیارد دینار هاتە و بازار هاتە و وڵاتە ینی تو ینی دەچی باکت لەوێ دەرێ بەڵێندەر قەرزاری بەڵێندەرم شتیوانیە کاچی من ئەتوو بەناو ملیۆنە و 200 قسوور هزار فەرمانبەر تێوەرە کاکە بیدەم بچە خۆرەکانت ینی ئەتومانای نییە ئەو بەڵێندەرانە لە پەلای چیەوە دەورمەدن کاکە ینی ئەو شارە ئێستا تو تەمەشاکە ئەو شارە ینی خەڵک ینی نان نییە بخوا ینی کا من ئەو تا ئەهلی بازارم دوکاندارم ینی لەو بازار من بەدایان هاوڕێم هەیە دوکانەکەی بەجێشتێ کاکە کری پێ نادرێ کابرا 400 میلیارد دینار هاتێ کاکە دەتەوزیعی بازارێکە تەوزیعی خەڵکی کاکە بازار دەبوژێتەوە خەڵک کاکە من برادرم هەیە مۆزەفێ دەیناسم وەڵڵاهی دیناری نییە وەڵڵاهی تازە هاتە لام هاوڕێمە مۆزەف پێڵاوە هیچ بەهای نییە بردی دایتمە پێ ینی دەشتێ وانیە کاکە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان چیرۆکەم کاسبکارانەی بازاڕی لەنگە و بە دیاریکراوی شاری هەولێر بوو کار یەکێک بە جۆرێک باسی لە مەعانات و ژیان و گوزەرانی خۆی دەکرد ئەوەی کە ئەوان زیاتر کۆک بوون لەسەرەوەیە کە بەڕاستی ئێستا بێ بازاڕیەک و بێئیشێکی زۆر نێو بازاڕەکان و کاسبکارانی گرتۆتەوە گەر بێت و ئاوا بڕوا بەشێکی زۆریان چۆڵیان دەکرد ئەوەی کە ئەوان بە بەرپرسی دەزانن لەم بێ بازاڕی و بێئیشوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی دابەش نەکردنی موچەی فەرمانبەرانە کاوە بۆ چەند مانگێک دەچێەوە بە تایبەت تاوەکو ئێستاکە تاوەکو ئەو ڕۆژێک کە من بەرنامێکیا تۆمارەکەم تا ئێستا موچەی مانگی 2 ساڵی 2020 بەسەر فەرمانبەران دابەش نەکردووە مەژوای کردووە وەزی بازار و شاری هەولێر ئەبەو شێوەیە بێ کە ئێوە بینیتان لە وێنەکان بەشێکی زۆری دوکاندارەکان بە خەمباریەوە لە بەردەم دوکانەکانیان دانیشتون و وەستاوە ئەڵخێم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای بوو بمە سەکویەکی باش بۆ گەیاندنی داواکاری کاسبکارانی بازاڕی لەنگە تاڵخێک و بەرنمەیەکی تر بێ و عزیز و خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب